دم باش تماشاوان گلکی جا جاردن بخیر بن برنامه خبر برنامه مایک خلیق تاره می ایروجی که دیسان پرزگیری کارا گرتنا شاندنا نفتاره می وزرارین می بگومن حکومت ما کردستان به یک جاری و وزارت سامان خزای سامان سروشتاش کرده که کو شاندنا نفتاره ما کردستان بود در و امان را گرتنا کور لگوری لحف هاتنه که آنکو لگور رکفت نمایی دنا برا وزیر سامان خزاین هرما کردستان و جگیری سرکوزیر نیراخ بو کاروبار انتهنه پیوسته سال 2012 حکومت هرما کردستان روزانه 200,000 برمیل نفت جبو در و بشینه ده همان کدا لیکی 2013 اوریج بگین تا بو 250,000 برمیلن لگلی جران بر پرسارن هرما کردستان حکومت نوندی به که تو مدبر کن کو او دو حق دست وان کمپانی بیانی کل هرما کردستان بیاوی درانی نفته کار دکن پاریوان ناداته کو پیوست حکومت بغداد اوی پاری سر بکه بله برزان دیسان و گرفتی را گرفتنی هنردی نوتی هرم و زیانکانی بگمان لسادا پرزگیری که هرم که شی نفتی شلنوان هرم و حکومتی نواندی سر حال دایا و باوی که بپی او رکوت نمایل نوان وزیری سامان سروشکانی حکومتی هرمی کردستان و جگیری سرک وزیران عراق و کاروباری وزی حسین شهرستانی هیا پیوست لسال 2012 روزانه حکومتی هرمی کردستان 200,000 برمیل نوت بودره هنرده بکال همان که دلیکی 2013 او رجع بود 250,000 برمیل نوت لروجه که برز بکاتوا ولا ناو بودجی سال 2013 عراقش 8 میلیارد دلار که بپی کوی گشتی که روزانه حکومت هرمی کردستان 200,000 برمیل روانی داره که اگاتا 8 میلیارد دلار که به هند سرچاوا او 8 میلیارد دلار بگم الان او پروژه یاسای بودجه 2013 عراق دا چسبین راوا که پیوسته او بگم او 8 میلیارد دلارش اویه که روزانه حکومت هرمی کردستان 200,000 برمیل نوت هنرده داره که حقی او برمیل نوتانه بلام لسادا باست وکرت که پیوسته او پاره او کورتینانه لبودجه هرمی کردستان ببره که بگو من که لبودجه هرمی کردستانش ببره او لهرمی کردستان کشی کی دیکی جوری اقتصاد دروسه به کشی ابوری دروسه به لکاته که زیادت لسال نوات هرمی کردستان پش بو بودجه بس که لا حکومتی نواندی بیت لهاتنا آرای هر پرزگیری که هر کشی کی و هرمی کردستان شامل دکاری که باید بتوانید برگه او کریزه او غیره نبگیره بله بختیار لرانی فرمو کاکم کاته دا باز خوشی برا و جواره کلی دکم زور سپاس هست سرکوتو بود والله برا بله والله جاب يا لا صار صبرين شي بولجي والله بولو تشوا وسبع باشا رفاهم ودكار نحيا كاربا نباري كوسرته بله يا لا بله که بختیار گره شبکه لبرستان تاونیه هر چونی بسپاس پینده که شهریوان لسوریا گلمه بله باب شهریوان نه شهریوان باب شهریوان لکو تو خبر دگلو سوری نه سوریه شیلازی سیریه اوان خلد والی مل کنترلی تگشنه باب شهریوان لکومال جا سیریه کو گره دای قضا آمیدگی لدرگه گلیه بالان داد گلمه کرم که بله اتحسي من السر هو بيشماجي بخ مشهور و نفتينينا فبيت السنة نفتيه بس مشهور بينينا او اخوكم فقير اخو كلام جه بله هذا شيء سيو حفص ولا اس بيشماجي ما ايش معاشي من نبي حفص الدرسي سيو حفص بله هو بيرد بيها بوليسي ما شوارع البنت السومالية دريشتنا يحصدوا نحصدوا مليونك وهزار مليونك و300 مليونك و400 اما سيو حفص ولا بيش ما جمع اجيب داسك يجمع بخاطرته يعني من داسك بتني هي داسك من الداس بالغومي معاشي ميش نبيا حفصات بوچ معاشتان باب شهریوان وجاء اسم ظالم ام تشينا وزارات تجي بينما هن متفرقنا اما ما بخدا كشتن ام اسي جوي بريندا بيتم متفرقي بابا وازيوطه از میخوام مراجعات کم علاج کلمه کنه نشیم موجب واجب گیرم از شوکت خوشی استقادم جداسی خوشی استقادم يبنى من تفرقي تنال الحساب بيش ما جاي بوش بابا بيش ما جا بس يحصلات بيش ما جا هيك انا خاضي بيش ما جابم بله امی ویدارین سرنجاتا لکومال گاسیری و کتت بیچیتا فیش مرگی افهمو معاونات تنو معاشته بویاستیه هی ویدارین سرنجاتا بو الین پیوندی درگشته به سیروان لخباتا فرمو او کاتو باش
سەرچاوم برای بەڕێزم ئەنگۆ خڕۆژ ڕۆژانە تەوەرێک دەخستنە ڕۆمانیا بەڵێ هیوادانی ڕۆژێک یعنی کە سبەی داهاتوو تەوەرێک بێخستنە ڕوو دەربارەی دەوامی زێرەوانی بۆچ دەوامەکانی هەموو نیوە بەنێوە یاخود زیاتر لەمادەن بۆچ زێرەوانی چاردە لە دەوام دوێن هەفتێک لەمادەن هیوادارین تەوەرێک شوا بێخنە ڕوو بۆی خەڵکەکە گازدەی خۆیان دەربڕن بەرامبەر بە هەموو بەرپرسان لە کەنانەکە ئێوە من هیوادارم دەوام زێرەوانی وەکو داوامەکانی لێ وەکو تۆپخانە کە دەبینیت 45 ڕۆژ لەمادە من 15 ڕۆژە دەوامێنە ئەم بەڕاستی هیچ بەرپرسێ هیچ لایەنێک هەگای لە زێرەوانی نیە ئەوەش سەرەرێکی زۆریان پێدەگەێنی لە کاتی هەڵبژاردن بەڵێ کاک سیروان سپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان ئێمە باسی تەوەرێکی زۆر هەستکار و زۆر گرنگی شەکەین لە کاتێکە پرسی نەفت پرسێکی زۆر گرنگە لە ئێستادا ئەو کێشەیەکی لە مێژینەیە لە وەتەی 2023 دوای لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە عێراق ئێستا کۆمەڵێک دەنگ هەیە لە پەرلەمانی عێراق لە ناوبەرپرسەکانی عێراق کە بودجە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە ببرێ لەبەرەوەی کە بەپێی ئەو بەرگەی کە لە ناو دەستورە هاتووە پێویستە بەپێی ئاوڕێکەوتنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 200,000 بەرمیل ناوت هەناردەی دەرەوە بکە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانیش باستەوەکە کە پێویستە حەقدەستی کۆمپانیەکان لەلایەن حکوومەتی بەغداوە سەرف بکێ بەڵام سەرف ناکرێ لەبەرەوە لێرە کێشە دروستە بێ ئەوانی شانن کە ئەو بەپێی ئەو ئیحسایاتە خۆیان کردووە لە 2012 تا ئێستا بای 8 میلیارد دلار مەفرۆزە حکوومەتی هەرێمی کوردستان نەفت بفروشە لەبەرەوە ئەو 8 میلیارد دلارە لە ناو پرۆژە یاسای بودجەی 2013 لە عێراق چەسپێنراوە کە باسەوە کرێت ئەم پارەیە لە بودجە هەرێمی کوردستانە ببرێ ئێمە باسی تەوەرێکی ئەوها گرنگیگەن تکایە بە لەسەر تەوەرێکی قسە بکەن شۆڕاش لە کێرکووکەوە فەرموو مرحبا کاکە سەرچاوم زۆر سپاس بێ زەحمەت من لەسەر تەوەرەکەت قسەم نییە ئەگە بکەی وڵی زۆر ما پێ باشە لەسەر تەوەرێک یاوەسێ پەیوەندیات هەرسێکیان پەیوەندی بە تەوەرەکە نیە بەڵام قەیناکات و سەرنجی خوب لێ فەرموو وڵا کاک گارم وەکو پێشمەرگەی قساکەم لە کەرکووکەوە دوام ما پازە فازڵەیە معاشەکەشم 500,000 بەڵێ ئەو جاگە بکرێ ئەو دوامە لەوێ کەم بیتەوە زۆر باشە داوام پێ ناکرێ ئەگەر بەو شێوێ بڕوە بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش سەمیر لە ڕزگاری فەرموو ئەم کاتە باش سەرچاوم دەستخۆشی بەڕنامەکە لێ دەکەم و مەسەڵەی نەوت ئێستا بڵێن ئەگەر نەوتی خۆمان خۆمالی بکەین ئێمە تا ئێستا زەن مامالی ناتۆ کە نەوتی خۆمان نەم کۆ وڵاتانە خۆمالی بکەین یاخود نەنێرین بۆ عێراق ئێمە لەسەرمان پێویستە نەوت بنێرین بە پێڕێکەوە استراتیژیەکانی نێوان هەرێم و کوردستان چونکە ئێمە ئەگەر بمانێن نەوتی خۆمان خۆمالی بکەین دەبێت یعنی عامل التكنولوجيا وهم من هبتن كمنتمن بعراق نبتن لو ممكن استعمال كمان 200,000 برميل بنيرين هذا توانين يعني او بخومان بكين بخومان خمال بكين ياخذ بخومان لنا كردستان او بكينو بفروش له دروا او كاك حكايه لو وسرنج دويش لانه لتوري برنامج كله بيوكو شو برادران بيشو من حد كان لسه برنامج كواري كدياري كده هبد شباب قطابيان كل دوازن جيل زانستي كيف تدلويان بهزاران قطابي جيبشتي السيطين من الكسطة 50 نمرة كان كده تحب جاردن بالك اي سمير بالك سباس وريالا چمچمالو فرمو كم كاتب باش سرچاوم ماشي قربان زور سپاس دەستخۆشی لێ یەکەم بارەت بە تەوەری بەرنامەکەتان بەرنامەیەکی زۆر چاکە و تەوەرێکی زۆر چاکە کە کێشەی نێوانی حکوومەتی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆرترین خەڵکی و ڕای جەماوەر و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانی ئەم وڵاتە و سیاسەتمەدار ئەیخەنە بەرژەوەندی شەخسی و داهاتی ئەم قودی ئەم میلەتە کە ئەچێتە گیرفانی چەند کەسانێکەوە کێشەکان زۆرن ئەڵێ فڕناڵم لە ڕازیانەیە و خۆم بە دڵێشەگیان لە دەسەدەم ژێری خانەکانی ئابووری ئەم وڵاتە چایان بڕیوەتە وڵاتەکەی ئێمە کە زۆرترین نەوت و سوتەمەنی دابەشەکرێ ئەبرێ بۆ وڵاتانی دەرەوە بەڵام لە بەنزیخانەکان و لە سوتەمەنی بۆ خەڵکی زۆر قەیرانێکی گەورەی دروست کردووە نازانم نەبوونی پاڵاوگای زیاتر لەم وڵاتەیە هۆکاری چییە کە تەنها سەرچاوەیەکی عێراقی 28 میلیۆن کەسی لە بێجی و چەند مەسایەکی کەم حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین کۆمپانیا بۆ خۆی دێنێ بۆ بەرهێنانی پلاستیک بەڵام ناتوانێت لەگەڵ وڵاتێکە عەقدێک بکە مەسایە گەورە دروست بکە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ خەڵکەکەی ئەوەیشی کە بۆ خۆی ئەیبات
ئەو گومانی نییە بە بەرچاومانەوە هەمووی بەڵێ کاکی وریا وەریەکانی ڕایەکێشن و هیوادارم ئەم خەڵکە لە کاتێکی کا هەڵبژاردنێکی کا ئەگرێتەوە بەردەمتان هیوادارم ئەم خەڵکە گوێبیست بێ بەوەی کەوان لە ناخی ئەم خەڵکە چۆنە جارێکی کات داهاتی ئەم وڵاتە و پەنجە بۆیان نەکەن بەم وەرە بەڵێ سپاس بۆ بەرەستان بەڵێ بەرەزان دووسەی نەفتە لە هەرێمی کوردستانێکی کە لە زۆر باس لێ کرێ ئایا ئەو سیاسەتی هەرێمی کوردستان و ستراتیجیە لەباری نەوت و چونیەتی بەکارخستنی باری نەوتە بەکارهێنایە تا چەند سیاسەتێکی واقعیە لە خزمەت ئەم هەرێمەدا لە کاتێکا کە لە هەرێمی کوردستان دوام احتیاتی یەدەگی غازی سروشتیە لەسەر ئاستی هەموو جیهان لە ئێستادا ئەوانەیە کە کەشف کراوە باس ئەوەی کرێت کە 45 ملیار بەرمیلی یەدەگی نەفت لەم هەرێمەدا هەیە بێجگە لەو مەسادرانەی زۆری تریش کە تا ئێستا کەشف نەکراون ئەو هەموو کۆمپانیە زەبەلاحەکانی گیان ئەکسۆن مۆبیلۆ گەلێک کۆمپانیی ترگە لە هەرێمی کوردستانی شەکەن ئایا سیاسەتی هەرێمی کوردستان ستراتیجی هەرێمی کوردستان لە ئێستادا لە بواری وەبەرهێنانی نەفتدا تا چەند سەرکەوتووە تا چەند ئەکرێ لە پێشهاتێکی وادا کە حکوومەتی عێراق بێگومان ئەوەش بەکاربێنێت ضەغط لەوە بکە مەسەلەی بودجە و کۆمەڵی مەسەلەی دیکەش بەکاربێنێ ئایا هەرێمی کوردستان ئەو توانای هەیە ئەو تاقای هەیە ئەو احتیاتە هەیە کە بتوانێت خۆی بژێنێ بتوانێت ڕاواتەبی موازب بدا بتوانێت هیچ نهێ لە هیچ ئەزمەیەکی ماڵی لە هەرێمی کوردستانە بێتە ڕۆژەوە سەردار لە شاری سلێمانی فەرموو سەر چاوم سوپاس بەڕاستی بە نسبەت ئەو بڕیارەوە من پێم چاکە یعنی وا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم کە ئەو بڕیاری داوە بڕیارێکی زۆر ژیرانەی داوە ئەگەهات و ئەو هەستا بە بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەو پارەیە کە بڵێن داوای 8 ملیارەکە بڵێن ئەگەر ئەو نەوتە نەنێرێ ئەوش هەوڵ بە نێڵێ نەوتی کەرکووک لە کوردستانەوە بڕوا چونکە بۆریەکانی نەوتی کەرکووک لە ناو کوردستانەوە ڕوا ئەوش بگرێت لەبەرەوەی کە ئەو نەتوانێت ئەو زەربەیە لە کوردستان بە دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم بەڵێ سپاس ئازاد لە دهۆکی کەرمکە دەمێت ئەواش بەڕێز باشی برا زۆر سپاس کاک ئازاد بەێ یاخوایەک و ڕێژە کۆپسەکە نەفتیان هەرێمە کوردستانی هەی ئەس ڕێژەجی دێتە هەناتەم و دەروێ وڵاتی بەڵام چاوی هەمی خەلکی یەلوێ ڕێژە هەی ڕاستە جێ خودەیە بەڵام دوێتن یا حکومەتە مرکزیە بەغداوە گیریدایە پێژە نەفتا پشتە دەروێ وڵاتی ئەم دزانی بەس دوێت حکومەت پارێ خۆ بشکێ حکومەتە بەغدا بشێتن کەوی پارێ کۆمپانیا دابین بکردن داکو حکومەتە مە یا بەردەوامی دو هەنارنا نفتی بود در ولاتی داد سامانی من بره پیش رو بچه تو همچی گهینه مافه که اوجی گهینه مافه بالا وقتی او بنا ریجل چه حقی نداره کسی که حقی کمپانیا نداره او کمپانیا نخلام دایکا منو تاوینه که بهینه کردستان کار کنه و به برانبر عقده که یکیس موبیل و فلان بزان بهینه و به هیوه و کار کنه و فاروان نداره او کمپانی خودان کارن دمی تو خانه که آواده که طبعا بگمان یعنی ریزه کام مازن مصرف ده چیکن چونکی حتی تو چیک شدی خانی و اگر که راست کمپانی دینه دامزرانه بلام او کمپانیا پیتوین دینه دولت عراق خدمت عراق پاره یارمتیان بدتن داوجی بشین کو نفت در ولاتی چاب همین خدی که لاین اپوزیسیون تایبر بشوای که نظام نیست که ماشه جای فرق ناکن هرچ دیگه اصلا نفت داشته در و نفت دی راست نفت داشته در و بس اب نفت چی دیگه خدمت عراق جی کاری کاریان بکتن پاره کمپانیا بدته حتی نفت داشتن یعنی کو حد من مالکی پیدا کو واجری بس جا خدمت هرین رافض بکرد بالام رخا دیگه بیت بلا نفت نفت چی باشه اگه تو پیدا بیت نفت رافض بکی تو بیت دشت خارج نت و تو نچی دیگه نچیتن نه يعني لا چرا قبول ناکن یعنی نه چرا قبول ناکن بله کاک آزاد بله سپاس بۆ سەرنجاتە دنادا لە عێراق لە گۆڕوانە حسایەتین بەردەسێمەیە هێژیان بێگومان ڕێژەیەکە زۆر حتا بەحسێتە گەرنجە 123 خەلکی عێراقی دەبن هێلا هەژاریەدایە ئەنکو 8 ملیۆن مرۆڤ دی عێراقیدا داهاتوانی ڕۆژانە کێمتر دۆلارێکیە کە ئەف ڕەوشان هەڵ عێراقات کە ڕۆژەوەی کە برسێتی هەیە بێکاریەکی گەلێک هەیە بە ملیۆنها بێوەژن هەنە دەمێکەدا عێراق داخەزە قەرزی لە بانکە نێودەوڵەتی دکە و ئابخۆژێکی ئالیکاریە بە ملیۆنها دلار ئالیکاریە وڵاتین دەردور دکە گەلو ئەو وڵاتەوە کوچاو دەربێژ نەفەم و بێسەروبەریاش شلای ئیدارەکردنا وڵاتی شلای هەموو ئادیەکێ دێوی وڵاتی بەرەفکیرێ بگەینە ئەنوار لە دەربەندی خانەوە فەرموو کاکە باش سەرچاوم باش وڵی وەلو لاما من لەسەر تەوەرەکەیشی نەبووم بەڵام داواکاریپانەیە جەناب بەڵێ خزمەتدام بۆ ئەو مناڵە دۆکرانە کاکە لە ڕێی بەرنامەکەتە ڕۆژێک مامە بکەن تا ئێستا ئەو مناڵە دۆکرانە هیچ معاشێکیان نییە چێ ئەوە نەکێن من نەدەبێنی خانۆسەکە بۆ منە مناڵە دۆکرانە تا ئێستا هیچ معاشی کەمەندامیان نییە بەڵێ کاک ئەنوار هیواداری سەرنجی تو گەشتی بێت لە دەربەندی خانەوە سوپاس مۆرات لە تەکیە فەرموو مۆرات لە تەکیە
کاک مراد باوکی ڕەوان لە شاری سلێمانی فەرموو باوکی ڕەوان الو كاكا اسمعني سەرچاوم البرنامج لەسەر چییە؟ تەوەری ئێمە لەسەر نەوتە ڕاگررتنی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە و حکوومەتی عێراقیش بێگومان کاردانەوەی تریش هەیە باڵێ فەرموو جاڵا حکوومەتی عێراق بودجە بنێرە نێرێ خۆڵمەتی کەس استفادە لێ ناکات تر چییە؟ یاغەمەز نارە نەنێرێ بەڵێ سپاس بۆ تۆش بەرحال بەرزان تەوەری ئێمە ئەوەیە کە ئێوە لەسەر شاشا بینن لەسەر دیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەناردەکردنی نەوتە ڕاگرتووە لەسەرەوەی کە حکوومەتی عێراق حەقدەسێ و کۆمپانیانەدا کە لە هەرێمی کوردستانی شێکن بێگومان حکوومەتی عێراقیش ئەڵەیە کە بە پێی ڕێککەوتنەوەی لای نەپەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق ڕێککەوتن لەسەری پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە ڕۆژانە 200,000 بەرمیلی نەوتە ڕەوانە بکات کە ئەو داهاتی ئەو 200,000 بەرمیلانەش ڕۆژانە 8 میلیارد دلارەکە کە لە ناو پرۆژەی یاسای بۆجێ 2008 چەسپێنراوە کە ئاڵێ هەندێکیان ئاڵێن پێویستە ئەوە لە بودجە هەرێمی کوردستان ببرێت کە بێگومان ڕێژێکە زۆر کەمە بێتەوە ئەو کاتەوەکو چاودێرەکان ئاڵێن لە هەرێمی کوردستان ڕەوشێکی دیکەی قەیرانێکی ئابووری دێتاڕەوە ئاسوو لە شاری سلێمانی فرات لە دهۆکێت گەرمەیە کاک فرات کەرم کە الو کەرم کە الو چاوانی بۆچی زۆر سپاس بەڕێ سەبارەت هەوادێتا بەڵێ کاک فرات تەلەڤیزیۆن خۆکەم کە من ئەزتە گۆدار دەکەم کەرم کە الو بەڵێ سەبارەت هەوادێتا بروکە سەبارەت نەفتێ بەڵێ بێژ ئەخوات نەفت نەها بژی هەرش خۆیە بوو نەبەس نەفتێ بچنێ ئەم نەفت بێت ئەمێت کڕین غاز بێت هەر ئەمێت کڕین یعنی بگوی بەرە خۆدا پانزیخانە لیترە پانزینە پزارانە باشە بە کایە هەرێمێ نەفت بێت هەر ئەمێت کڕین باشە بە کە نەفتانە هەرێمێت چت گیرە ئەرزاق بێت هەر ئەمێت کڕین یعنی باوەر کە خۆ زیە زاخ و زیە دهۆی کە هیزل و ماهیزل هەمین ببن نەفت هەرش خۆیە باشە ئەف نەفتە چ لێتێت پارێ vê نەفتێ چ لێتێت چت گیرە باشە ئەگە هەر نەفت مکڕی هر غاز مکری هر ارزاق مکری و باشه اسمرت کد باشه پاره وی نفته برامه وی نفته چتکیره یعنی خابیرشی به نفت هرش قصانه لیتر باندین نکه بزار صبانه بەڵێ کای فرات ئەوڕەشەتت بێژی ویدارین بەرپرسان گۆداری کرد بە گەل و ئەفەم و داهاتە بکی بەچیت بۆ لە کوردستانی ئەوە کۆتت بێژی ئەزما پەنزینێ و نەفتەی و حتا ئەرزاقشی هەیە ئاسوو لە شاری سلێمانی فەرموو کاکا کارێوارە باش سەرچاوم زۆر سوپاس وەڵا سەرەتا پێشنیارێک بۆ بەڕێزن دیارە ئێمە لە زۆربەی کاتەکانە ئاگامان لێ خەڵکێکی زۆر کە پەیوەندیەکە زیاتریان با بڵێن برا پێشمەرگەکانن وەزگەواتان کردا تەوەرێکتان چ لەسەر پێشمەرگەیان لە بەرنامەیەکی ڕاستە و خۆیان چ بریکاری وەزیریان وەزیری پێشمەرگەتان بان کردا بۆی کێشە و معاناتی پێشمەرگە تێبگەشتایە و لەسەر تەوەرەکەی بەڕێزیشت دیارە کە مەسەلەی هەناردەکردنینەوە کاتێک ڕائەگیرێتوانەیە پێم وایە تەنها فەقیرە کە بازەکە هەیە چونکە ئێمە ئەبینین کاتێکە ئەو نوتەڕە ئەگیرێ ئایا ئەی کاربەدەستانی هەرێمی کوردستان چی زمینە سازیەکەن کە حکوومەتی عێراق خەڕەشەی بڕینی بودجە مالیەکە ئێمە بینیمان هەر لە مودەیە کە موچەی پێشمەرگە و فەرمانبەر و یعنی بە ئام موچە خۆران کە تەنها هێز وڵێنرا لە هەموو بانکەکانە پارێکیان نەما و موچەی بە ئام زۆر دواکەوت ئایا یعنی ئەمانە بەم شێوەیە ئەتوان دەوڵەتداری بکەن من سوپاسانەکەم ئەرەوە نەمەبوو بەڵێ سوپاس عەبدولقادر لەو لێرەوە فەرموو ئەو کاتت باش زۆر سوپاس هەموو کاتێک برای بەڕێز خۆی مالیکی زۆر چاگەدارە کەوا قسەشیدایە ئیپارەی ئەو شەریکاتەدا بەڕێی من شتەکە حەمدەنە دەیە زەختمانە سەبکە و حکوومەتی هەرێمی خۆ دەست بەستایی ڕناوەستی مەجبورە نەفتەکەی ڕابگری چکۆم ئەو نەفتە بەڕاستی نەلۆ جنوبی سەرمزەکە مالیکی ئێستا نا لۆ دیوانیە و لۆ ناسرێ و لۆ وەسەد لۆ بەناوی ئەوەی کە سنەنە قەتعیەن درامەتیان لێسەرم ناکە باش ئەمە نەفتی لۆ بنێریت لۆ کوردی تێدا نەبی لۆ شەریکاتی تێدا نەبی لۆ وەسەتیشی تێدا نەبی بەس لۆ مالیکی وەفدەکەی بڕۆنەوە بداوە ئێستای ناردیە یەک سنەی تێدا نیە یەک سنە ئەوە باوشی اتفاقی ئەوەی بکە ئەسلحەی بکە دیسانەکە بەسەر و جێ باشە هەستا سارە هەستا سارە ئەو نەفتەی دەبەن دەخۆن بە سیلاح دەدەن بەسەر و جێلاتی کوردا دەدەن لەو کورد ئەو ڕۆکە کلینەکەی لەدەسە کورە دەبا
بگرتەوە 1 ملیار نەداچێ هەمووی وچی لە سوق سەودا بفرۆسی با ملەتەکەی خۆی بەڕێوە بە ئەوە عیلاقەش ببچڕێنی لەگە بەغدایە بەڵێ سپاسم ئەم قادر هەژار لە ئاکرێ فەرموو زۆر سپاس کاک هەژار کەرم کە باشی چاونتەیە زۆر سپاس فەرموو دەست خوش بۆ تەواوێت ئەوڕان بژێت ڕاستی گەلێکی زمانەکەلێک جێ خوشدایە سپاس فەرموو کاکە کارخۆدا ئەس بێژم یعنی دزوانی حیف ئەمە کو خەڵکی کوردستانی ئەم خۆشیەت سەرنەفەسەی ڕەبین چکو ئەمێک بین دزوانیم نەفتێکی دینی باز دیکێلێت ئەوێت بینین دیکێلێت بینە نەفتەوە تەنکەرەت بینین ئەم تشتی دیرە من دیان بینی لێزانە پانزی نەفەزار دینارە لیتەرە گاسەیە 1100 دینارە وقال بنزين نافت ويري حركة تركيا كوتشيكو تركيا كم والله طلع يدي بو بنزين وغاز بشتي جرانتر لترى غازل تركيا بزار بيسطا البير بزار سطا تفارقها بلي كاكجا يعني تخذ الشارنية حكومتك نشت نريد حبيبي النفط وكانت بس 80 وخذها اي كتاب ضرب كم هولات يفخوه يعني تظلي رجع جديد نقول له حكمتها علي صدام حسين نفس جراني فلوس تاعو جديد دولة الدروة وبعدين قش على خو حكمت الله بالعكس أظني فلوس تاع دولة الدروة وجراني تاعو خالك خو بله كاكجار سرنجاتيا بالكيش بقولوا بو بعكس هنجيا نفتا كنت بيجي برزان بو درفت تفروتن و دو نافخدا جيران هفه بو هفه بيتا فراشة كيلو بو هيا برزان هوليرا وفرمو وكات الباش سرچاوم دس خوشي تورك ادليكم سپاس كايكي برزان فرمو دیارە مەسلەی ڕەوانکردنی نەفت و گرتنەوەی و هەچەند ڕۆژێک جارێکە من نازانم ئێستا کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە استیشارەی چێوە کاتن عەزەبە لێژنەیەکی استیشاری هەیە بۆ لێژنەیەکی حسابات هەیە لە ناو نەفتا یاخود بە مەزاجی شەخسیە و چەند کەسانێکن تر یا گەما بە چارەنووسی ئەو ملەتاکەن دیارە مەسەلەی هەناردن و ڕاگرتنەوەی و ڕاگرتنی یاخود سبەی ڕەنگدانەوەی لەسەر ڕاگرتنەکەیدا ڕاگرتنی بودجە تەنها بۆ چەند ڕۆژێک ئێستا چی لە کارە ساتێک لە کوردستان دروست دەکاتن ئەوە تا ئەو مەسلەیە لەوەتی ئەو بارگرژیە دروست بووە لە کوردستانە چی ئیشێک ماوە لە کوردستان فەقیر بگات چینی فەقیر تیا زەرمەندا دیارە دەوڵەمەندەکان مەسئولەکانی ئێمە کای بەرزان وەکو تۆڵەی لە کاتێکە کە ئەو 8 ملیار دلارە لە بودجە هەرێمی کوردستان بەڕا بێگومان پێم وایە 12 ملیار دلار بودجە هەرێمی کوردستان 12-13 ملیار دلارێکی ئەمساڵ ئەگەر ئەو 8 ملیار دلارە لە بودجە هەرێمی کوردستان بڕا ئایا هەرێمی کوردستان لە چ ئەزمەیەک ئاژێ ئایا توانێت ئەوە هەیە تاقەیەوە هەیە بتوانێت تەعویزیەوە بکە بە هیچ شێوەیەک ناتوانێت تەعویزی ئەوە بکاتن چونکە ئێمە هیچ شوێنێکی کەمانیەوە کە اعتیمادی لەسەر بکەین تەنها هەموو ئێمە هەرێمێکی ئیتیکالین هەموو اعتیمادیمان لەسەر سەتا حەفزەکەیە تاکو ئێستا کە نەماتوانیوە کە بەنداوێکی بچووک دروستکەین لە بۆ کوردستان کە ئاوی تێدا خەزنکەی سبەی ئێستا ئەزمەی ئاومان هەیە یعنی تەنانەت معمەلێک لە معمەلە کۆنەکانمان نەماوەکەوە بتوانین اعتیمادی لەسەر بکەین ئەیدی عامیلەمان هەمووی بەتاڵە هەموو کەسابەتێکیش وەستاوە ڕەنگە لە بازار پرسن زۆر باشتر لە غرفەت تجارەکان پرسن ئەوان زۆر باشتر بزانن تەنانەت ئەوە بە مەزاجی شەخسیە کرێتن و دوایەوەی مەسئولەکانی ئێمەی کوردستان هەمویان بوونەتە ڕقم لە ملیۆنێری لە ملیاردێری لە شەڕ کراوسە دەتوانم بڕێم لەسەر ئەنهای عالەمیشدا ئەوە بۆ شاردنەوەیە من دڵنیام مەسئولانی ئێمە کە ئەو بابەتە شتانە دەورژێنن بۆ شاردنەوەی چەند ئەزمەیەکە کە لە کوردستان چەند شتێک دروست بۆ ئەزمەکانی وا پێشاردنەوە هیچی کەس لە ئارادان بەڵێ کاکێ بەرزان بەرزان ئەو ئەزمەیە کە دروست بێ لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەو ئەزمە دروست بێ کە لەم عێراقەیە کە عێراق بێگومان هەموو کاتێک وڵاتێکە لە کریز و لە قەیراناژی ئەگەر ئەو ئەزمەش هاتە پێشەوە بێگومان فاکتەری ئابووری یەکێک لە فاکتەرە زۆر ستراتیجیەکان لە نێوان عیلاقاتی سیاسی لە نێوان بەرژەوەندی سیاسیەکانە لە ئێستادا کە لە کوردستانیشە بێگومان ئەگەر لەلایەن حکوومەتی بەغدا ئەمەش بەکارهێنرا بۆ جەبرا لە هەرێمی کوردستان ئایا ئۆبالی ئەماکەوێت ئەستویکی ئایا حکوومەتی عێراق فعلا کەم تەرخان بووە لەوەی کە بەپێی اتفاقەکان هەڵسوکەوت نەکرا ئەن حکوومەتی هەرێم کێ ئۆبالی ئەمە گرێتە ئەست و ئەزمەکەی کێ ئەتوانێت چارەسەری وەڵەکە بکە شێرزاد لە شاری سلێمانی فەرموو کای شێرزاد فەرموو ئێوارە باش سەرچاوم من هیچ ئەزمەیە نابینم لە کوردستانە کاشی من ئەزمەکە هەمووی مالیشی دروستەکات ئەگەر ئەمەش بێتە پێشەوە بودجە هەرێمی کوردستان لە چارچەوەی ئەو بڕیارەی کە دەرئەکرێ ئەو لێدوانانە کرد بڕێ بەڕێی ئەزمە دروستە بێیان نا
کوورە کاکەژیانەوە بۆ خۆیڵ ئێو کابرایە زەینچی ئاسنی ساب دەکتیەوە مالیشیە براکەم بەڵام سەرۆکی وەزیرانە بڕیار بەدەستە ئەتوانێت سەرۆک وەزیرانە بۆ خۆی سەرۆک وەزیرانە سەرۆک وەزیری ئێمە نییە کاکە ئەمە یەک بەڵام لە زۆر ئێمە احتیمادمان لەسەر بەغدایە بە تایبەتی بودجە لە ساڵ حەفتێکە لە زیاتر لە ساڵنەوە لە هەرێمی کوردستان احتیمادیان لەسەرەوە بودجەیە ئەوە لە ژێر دەستیەوەیە کە ببڕێ ئێمە چی بکەین ئێمە احتیمادمان لەسەر بەخانیە ئێمە خاچی خۆمانەوە نەوت دەرێنین بەغا خێرمان پێ ناکە عەزیزەکەم ئێمە شەریشین لەم وڵاتەیە چۆن عەرەبی شیعە بەشی خۆی هەیە عەرەبی سوننە بەشی خۆی ئێمە ژۆک و کورد بەشی خۆمانێ و مافی خۆمانە لەم وڵاتەیە بە شەنەوتی خۆمان بەرین کەس خێرمان پێ ناکات ئەمە یەک با ئێمە ئەوە چوارچێرا بین اینجا دوای ئەو برادرە ئەو کاک بەرزانە ئەڵێ ئەزمە هەیە لە کوردستانە هیچ ئەزمەیەک نییە براکەم تۆ بەیانی ئەچیت کرێکاری ئیش بۆ کابراەکەی کە کابرا ئیشی بۆ کرد پارەی نیایەتە مجبوری وازە ئیشەکە و بێنی نابێ ماوە ناڵەکە و گلەی ولیەکە بڵێت تۆ بۆ ئیش ناکەی ئەمە کابراایەکی ساختە چێ پارەکەی تۆ خوات ئەم کۆمپانیانە هاتوون نەوە دەرێنن ئەگەر بەغا پارەکەی نییە ئەمیش ئەیوەستێنێت هەرێم توانای ئەوەی نییە ئەم هەموو پارە زەبە لە حەبابم کۆمپانیانە دوای ئەوە مالیشی ئەمە فشارێکی سیاسی خەتە سەر هەرێم بەس خەڵکی ئێمە زۆر لەوە وشیارترن کە بە قسەی ناحەز و خەڵکیشی خراپ هەڵخەڵەتێ و مشکلە لەناو کوردستانە دروست بێ ئەوە خەونێکی حوشریە هەتا ماوە بە قەبری باوشی مالیکیشیەوە نایبینێت بەڵێ بەرزان بە پێی ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان وەزارەتی سامانە سەرۆکیەکان و حکوومەتی بەغدا مۆرکراوە پێویستە حکوومەتی عێراق بڕێ 750 میلیارد دینار وەکو ئێستیقاقی کۆمپانیا ناوتە پاش لێکۆڵینەوە لە فایلی گرێبەستەکان بداتارن بەلام حکوومەتی هەرێمی کوردستانە لە تا ئێستا حکوومەتی بەغدا ئەو پابەندی ئەو بڕیارە نەبووە ماڵا عەلی لە هەولێرەوە فەرموو ماڵا عەلی لە هەولێر گەرە لەسەر خەنەمەوە بزانم شێرزاد لە شاری سلێمانی کاک شێرزاد فەرموو کاک شێرزاد ئەم کاتە باش سەر چاوم باشی بەڕێزم زۆر سوپاس ئەم کات چاکی بەساقەما بە چۆنە زۆر سوپاس فەرموو کاک شێرزاد جێم لێتە کاکە وەڵی زەحمەنێ من پرسیار لە حکوومەتی هەرێمەکەم بەڵێ ئێمە وەکو هاوڵاتی تێ ناگەین نازانین بۆچی نەوت ئەنێرە و بۆچی ڕایەگرێشتەکە بۆ مەمزاجی شەخسی حکوومەتی هەرێمەڵێ ئێمە لەبەرەوە ناوتڕاگرین لەبەرەوە حەقدەستی ئەو کۆمپانیانە کە لێرە ئیشەکەن پێویستە حکوومەتی بەغدا بە پێی ڕێکەوتنامەکان حەقدەستیان بداتێ پارەیان بداتێ بۆی لێرە ئیش بکەن لەبەرەوە حکوومەتی بەغدا پابەندیە و بە بڕیارێکی حەقدەستی ئەم کۆمپانیا بدا ئێمەش ناوتڕاگرین لەبەرەوەیە باشە برای بەرزم باشە منیش لەگەڵتام کاکە حەقە پاری کۆمپانیەکانمە باشە هیچکات کۆمپانیەکان چۆنە تۆ نابێ پەرلەمانی کوردستان بزانێ نابێ حکوومەتی عێراقی بزانێ خۆم نەوتە بەس نەوتی لانێک یان دوو لانی کوردی نییە بتەنە نەوتی ئەو میلەتەیە بەڵێ کاک شێرزاد سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش بەڵێ تەماشەوانین هیچە تەوەرێمە وەکۆین دەبینن لەسەر پرسان نفتەیە لە هەرێما کوردستانی دیسان بێگومان هەرێما کوردستانی هەرێمێکە دەوڵەمەندە بە سامانەی سەرۆشتی سامانەی خوازایی نفت هەیە دووەم وڵاتە سەر ئاستی جیهانی کە یەدەک احتیاطی نفتە هەبە یا غازە سەرۆشتی هەبە نفتێژی بە دەهان ملیار بەرمیلی نفتە احتیاط هەیە ئەوە حتى نوکەدیتی بێگومان لەوانەیە پێتریش هەبە ناحیە جیۆستراتیجیک دەڤەرە ئە فەرێمە هەرێمێکی گەلێکی گرنگە بۆ دەردۆران و هەرێما کوردستان ژۆک و بەرپرس هەرێمە دەبێژن وەکو سەرۆکی حکوومەتیش بەری چەندێکی گەلێک گوتارین خۆدا گوتی کە هەرێم دناوە پێدا دەکارە تاقێ دەکارە وزێ نفتەی بۆ بازارین جیهانی دابیم کە بێگومان هەر وڵاتێکەر دەڤەرەکەر هەرێمە سەر ئاستی جیهانی بگەیتە ڤیاستی بۆ بازاری ڕەش بازاری جیهانی vê taqê dabîm ke bêguman ciyêwê gelê giring de astê nêvdewletî da lê melefa naftê li Herêma Kurdistanê bi çi awa serederî tê tekirin aya fi'len ew plana hikûmetê plana aliyên pewne planeke tukmeye gelo yan berûva jî bale دوباره سلام فێجان لە سەرمان تەوەر نەها باوێکی زیندیە خزمەت ئەوەدا me بێگومان تەوەریمەژێک و لەسەر ئەکرانی لە بەرچاوێنەوەی پرسێکی هەری گرنگە گەلووە پرسە ئەف دنها دیە عێراقیدا بەحەزی تەکردن و کریزا سەربازی و تەحەشوداتی هێزا و کومکردنا هێزا لە بەرامبەرێکە دوو جالی هەرێمی حکوومەتە بەغدا بە بەرەف چارەسەرکردنی دیچەیەک چەمبیا داهاتی وێ لە با هەولێرێ ڤاژوویە داویە لەسەر ڕێکەفتنامە بێتەکردن و کێشە نەمایە وەکو وەزیرێ بەرەڤانیا عێراق دەبێژێ لەف پرسگیرێکە دیژە هاتە سەرەبەت چاوێتە حەلکردن گەلو حەمید لە هەولێرەوە فەرمووکای حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەرچاوم دیارە ئەوە پرێکی زۆر گرنگە بەڕاستی سەبارەت بە نەوت پسپۆرێکی بواری نەوت دەڵێ سووتانی نەوت بە مەبەستی خۆ گەرمکردنەوە وەکو ئەوە وایە پارە بسووتێنی بۆ هەمان مەبەست بەداخەوە تا ئێستا ئەو دەوڵەتانەی کە نەوتیانەیە بە تایبەتی عێراقی خۆمان نەیتوانیوە وەکو پێویست ئەو سامانەی ژێرزەوی
کە پارەی لێ دەست دەکەوێت لەسەر عرس خەرجی بکە یعنی تەماشا دەکەی بەشی زۆری بەهادەر داوە یا ئەوە تا هەر ڕاستوسەتی خۆی دەبینێ تەماشا دەکەی چەک و چۆڵی پێ دەکرێت بڕوانە تەماشای شەڕی عێراق فێراکە ئەو هەموو بەهادەردانی سەرمایەی بەشەری مادی ئەو هەموو دەبابە و تۆپ و تەیارە شەڕی کوێت و عێراقاکە لەسەر سیفەر و ئەو هەموو تۆپ و تەیارە و بەزم ڕەزمە سوتا دوا شەڕی هاوپەیمانان ئینجا شەڕی نێ خۆمان دواتر بوو زێ لە سەتا هەفتەی هەرێمی کوردستان کاکەەوە داواکاریی هاوڵاتی یەکێکە لە مافە سروشتەکاری خۆی کە تۆ داهاتت هەیە لەبێ حەقی ئەو هەرێمە بدەیت یعنی بۆ بکرێ بە کارتێکی سیاسی بۆ بە تێکەڵاو بە کێشە سیاسەکان بکرێ یعنی حەقی وایە بەڕاستی ئەم داهاتی نەوتە بە دامەزراوی بکرێ بە هیچ شێوەیە چاودێری لەسەرەوە بێ یعنی ئەوە لە بەغداوە دەکرێ کاکە هەتا لە بەغداوە ئەوە بە دامەزراوەی نەکرێ ئێمە لە کوردستان هیچ شتێکمان پێ ناکرێت لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم نییە چونکە ئابوورەکە لە دەست خۆیدایە ئەوە پارەی کۆمپانیاکان نادا کاکە دەچێت گوشاری تر بەکاردێنێ ئێمەش ناتوانین وەکو پێویست گوشار لە حکوومەتەکەی خۆمان بکەین بڵێن کوا ڕۆژێکەوە دوان نییە دەڵێ ئەوە تا بستم بۆ نانێرن ئەوە تا بودجێ پێشمەرگە دانێرن نازانم بەکەمی دێنێرن بەکەم و کەسری دێنێرن کاتی ئەوە هاتێ لە پەرلەمانی عێراق کە داهاتی بەدامەزراوی بکرێ من سپاس بەڕێستان بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی کوڕە هەولێری ئەنووسێ ناوتەڕا بگرێت یان بڕوات بۆ ئێمە چێ هەر بۆ ئێمە نییە خێرەکەی بۆ چەند کەسێک ئەوانی شرکاتی سەدا پێویستیان پێینەوەکە خۆی لێ هەروەها ئەحمەد عەلی لە خەڵەکانیش ئەنووسێ بەڕای من حکوومەتی هەرێم پێویستە ناوتەڕا بگرێت چیتر ناوت بە فیرۆنەدات و تا بەغدا مەرجەکان جێبەجێ نەکا هەروەها ئاکام سلەیمانیش ئەنووسێ لە کوردستان پێشبینی هەموو شتێک دەکەن بووە لەم ئاساییە کەونەوە بە خۆڕایش بفرۆشێ محەممەد لە سەی سای قەوڵە گەرمانە فەرموو باش بەڕێزم سەرچاوم واللهی بەڕێزم من وەکو ڕێی خۆمەڵام ئەوەی کە ئەو گوژێرە لە وڵاتە بە عێراق و کوردستان و هەموو گیرفان بەگرنی مەسئول و سەرۆک و قایدیان وڵاتەیە دوایین ڕاپۆرتی ئەو کابرا ئەمریکا لە کەرکووک بوو وتی هەمووی کێشەکان عێراق تەنیا مەنسەب و پارەیە هیچی تر نییە و دوای ئەوشەی لەم وڵاتە نازەم تێ ناگەم خەڵکی ئێمە ئەو نەداما و سابقەی تاژش بۆ دوایشەر بۆ سەرۆک و قایدی ئەم وڵاتەیەکە سەرۆک سامان ئێمە بۆ ماوەی 20 ساڵی فرۆشان بە خۆشمان نەزانی يعني براسي حيجني أنا ودبينا بقول كردستان حيش تأثيريني أو أما أنا براسي نازم يعني أنا شلون كيفاني كان برجم بهالشيء ويبي هالشهر نوي اللي خلقوا جواجا أو كذا من يكمل بيه فقدوا حجاري أمولاته أو حيجي تقول بكرد وبعربه أم يتوه قلابين لا سياسة تدرس أم قائداني أما بكرد وبعربه تسقول. بالي سباس جميل الزاخو كريمك. شو بعرف؟ بالك أي جميل. باشي. از باشم گەلێ سپاس فەرموو مەزبەت تەوەرەی کە پێشکەش کرا لە کەماڵەتەتان لە سەر بنزین بەڵێ بەڕاستی بەڕێژم ئێمە ئێستا لەویستکردین کالەتە باردەخۆی داینە مزبەت ئەو بەدەیلاکە تەلەفۆنێکی دەڵێ وەڵا سەڵام حسەن باشترە ئێستا لە عەڵایان کە وەڵا بێ بنزین هەیە بنزین گرانە نەخبیرانە زۆر عەیب بەڕاستی بله ما بإنسان أوهم الشيء لكورسان كأنفال كراينا وشمية برانو هاي بزافر لتر بانزين يلا بانزين جرامة جرامة وما دري سهل سكرتين كلا سافني دينا أما لنا قدري بردينا وببني لا يسترشي لا يسترشي لا شعراتا بقي ما تعمل بكنا لا لا بانزين يلا بانزين جرامة نفس جرامة صدام باشتري ما بانزين لتا كجاري عي رجل دلي والله بانزين جرامة خصوصا في رفض عن سني يعني صدام بيضاين شيء سنة بوجود بانزيني بالك يا جميل سپاس بۆ سەرنجاتەش بێگومەنەوە ژازادە سەرنجە خۆچانی شەبدە تو ژازادی هاورێ لە هەولێرە فەرموو باش سڵاو ڕێزم بۆ بەڕێستان وڵا من ئەگەر مەجالم بدەیت دیارە ئەو پارەی کەیە لە بەغاوە ئەوە حەقی عامی میلەتە پێویستە حکوومەتی هەرێمیش نەوتی خۆی بنێرێت دەرەوە بەڵام بەداخەوە ئەو پارەیە بۆ خەڵکی فەقیر وەژار نییە لە میلەتی لە ناو هەرێمی کوردستاندا و مالیکیش باشە وەزانێت تەنها بۆ ئەو کەسانە کە بوونەتە کۆیلەی بەرزانی و کۆیلەی ببوورە کاک هاورێ ببوورە ئێمە پێمان باش نییە هیمکەی لە هەرێمی کوردستان ئەو بوج لە 175 ئەو بودجێ دێت هەرێمی کوردستان هەمووی بۆ موازفینە بێگومان لە 175 خەڵکی کوردستان هەمووی موازفینە ئەو پارە هەمووی بۆ ئەو بارانە زۆر باری تریش سەر بکێ پێمان باش نییە کۆمەڵی مەساڵە بەکاربێنێ ئەگەر تۆ سەرنجی خۆت هەبێ بە شێوەیەکی ئازادی سەرنجی خۆت بڵێت کایە بەڵێ
بەڵێ بەرحاڵ بەرزان پێمان باشە سەرنجی خوتان بڵێن بەس خە بەتەشەنج نەبێت لەبەرەوە گەلێک جار وەکو ئێوە بینیتانە کەسێکی سەرنجێکە بووە هەموو بتە بەرسفدانی ئەو سەرنجە بە شێوەیەکی تونتر دواتر بەرنامەکە لە مەساری خۆلا داوای کە خزمەتکردنە بێەوە بە ئەو تەوارێکە هەڵی بژاردووە فاروق لە هەریرەوە فەرموو ئێوە باش سەر چاوم بم تەوەرە بەڕێزم دەخۆش دەکەم بەڵێ سوپاس فەرموو منسبەتەوەی حکوومەتی هەرێم ئەو نەفتە هەناردە ناکات کە پارەکەش ڕاگیراوە پاری ئەم کۆمپانیانە کێ زەرمەندی یەکەمە باقە لە کوردستان هەر فەقیر و فەقەر زەرمەندە ئەوان احتیمالە لەبەر هەندێک ڕاگەتە هیچ ژیانێنی هەر فەقیر و ئەمن و تۆ زەرمەندی یەکەمین بەڕێزم ئەو بەڕێز پێش ئێستا گوتی ماڵێکی هەر سەرۆک کوردستانی سەرۆک کوردستانی هەموو عێراق بە کوردستانی شەوا بەڵێ ئەم بەڕێزە قسەی زۆر هەڵی کرد چۆن سەرۆک کوردستانی مانیە ئەگەر سەرۆک کوردستانی مە نەبی ئێمە ئێستا لە من دەستیوی نەبووینە بەڕێزم ئێمە بە هەموو شێوەیەکە و کە زەرمەند یەکەم فەقیر و فەقەر لە کوردستان ئەوانسی جوانەی نەکە لەوێ پارەکە ڕادەگیری و پارەی کۆمپانیا ئەوانە لێرە نەفتن نانێرنەوە فەقیر و فەقەر زەرمەندە بەڕێزم بەڵێ کای فاروق سپاس بۆ تۆش دیار لە زاخۆ کەرم کە کای دیار کەرم کە هێرش لە شاری سلێمانی فەرموو کای هێرش الو بەڵێ ئەم کاتەوە باش سەر چاوم بەڵێ الو گوێم لێتە کای هێرش فەرموو کاکە بەنسبەت ڕاگرتنی نەوت لە هەرێمی کوردستان بەڵێ من وەک هاوڵاتیشی کوردستانی ئەم کارە بەکارێکی باش ئەزانم چونکە لە کاتێکا کە تەماشاەکەی باز لە عقودی نەوت ئەکرا لە هەرێمی کوردستان کە لە کابینەی پێنج لە سەردەمی کاگنێ شیروان بارزانی عقودی نەوت ئەکرا حسێن شارستانی و مالیکییان و مەکارێکی لایەساییە بەڵام ئەوە خێرە ئێستا داوای ئەوە ئەکاڵێت تۆ نەوتەکە زۆر نانێری بۆیە ئێمە پارەی کۆمپانیاکان نادەین ئەمە لە کاتێکە ئەم قسەیە کە نووری مالیکی و شارستانیەکە ئەمە خۆی لە خۆیان ئەوەیە کە هەرێمی کوردستان عقودی نەوتی کردو لەسەر ئەساسی دەستوری عێراق لەو کاتەیە کە حکوومەتی عێراقی ئامادە نەبێ پارەی کۆمپانیاکان بدا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە نەوتی هەرێمی کوردستان ڕابگرێت خەڵکێک هەیە لەوانەی واتێ گەشت بێ ئەگەر بێت و عقدی نەوتی هەرێمی کوردستان ڕابگرێت مالیکی ئەتوانێت میزانەی لە سەتا حەزی کوردستان ببڕێ ئەوە شتێکی نادەستوریەکە و ئەیلێ بۆیە شتێک ناکرێت لەسەر ئەساسەوەی کە دەستور مەجای پێنەدا لەبەرەوە ئەمە تەوافقێکی سیاسی لە دەروی پەرلەمان ئەمە ئیتفاق کراوە داهاتی عێراق بۆ خەڵکی عێراقە بە کورد و عەربی شیعە بەڵام کاک هێرش لەم نەوەندەیە گەلێک جەلایەنەکانی عێراق بە کورد و بە عەرەبەوە یەکتر تۆمەتبارێکن کە پابەندی ڕێککەوتنامەکان و پابەندی ئەو تەوافقاتانە نابن ئەو شەراکەتە نیشتیمانیە نابن کە حکوومەت و دەسەڵاتی ئێستا عێراق لەسەر پێکێنراوە پێت وایە لە کاتێکی وایە مالکی خۆی حکوومەتی عێراقی پابەندی ئەو ڕێککەوتنامە نابێ نوری باریکی بەڕێی من تەنها ئەم کەسە ئەیەوێ پابەندی دەستور نەبێ بەڵام ناتوانێت پابەندی ئیتفاقی تەوافقات نەبێ بەڵێ سوپاس بە سەرنجی تۆ ئەگەر بێت و نوری مالیکی بێوێت ئەو ئیتفاق و ئەو تەوافقێکە کراوە لە دەروی پەرلەمان ئەگەر جێبەجێ نەکا ئەوە هەرێمی کوردستان دەتوانیوێتی لە کابینەی پێنجژێرخانی ئابووری کوردستان ببوژێنێتەوە لە کاتێکا کە ئێمە هاتو لە حکوومەتی بەغاجیا بووینەوە ئەوە ئێمە ئەتوانین لە 2015 ڕۆژی 1 ملیۆن بەرمیل بۆ دەروی کوردستان کاک بەڵێ سوپاس باوکی گوڵەباخە لە پیرەمەگرم فەرموو ئەو کاتت باش سەر چاوم دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس فەرموو وڵا برای بەڕێزم خۆداهاتی نەوت هیچ بۆ فەقیر و هەژار نییە تەنها بۆ بەرپرسانە فەقیر و هەژار هیچ سوودێکی لێ وەرنەگرتووە قەرار بوو لە سەتا 25 داهاتی نەوت بدرێ بە هەژار و فەقیر تەوزە دەبێ ئایا بەڕێزمانێکی ئەمە شێڕواژتووە نایدا بە فەقیر و هەژار هەتا فەردەمی سەدام بوو بۆ لەدایان بەسەر چەک و تۆپ و تارە و تەقەمەری کیمیایی لێ دەدەین ئەو ڕۆژتەنها بازێ سوودی لێ وەرگرتووە و ڤێلای پێ دروست کردو و قەسر و قوسوری بە دەرست کردو بەڵام هیچ داهاتێکی بۆ فەقیر و هەژار مەسڵحەتی فەقیر و هەژار جدا نییە هەزارەها هەیە لە خانووی بەکرێدایە دەمەکە حەزی پێڕەوە نابین لەسەر ئەو دەرهم و داهاتەیەوە خەڵک زۆربەی لەژێر هێڵی هەژاریدا دەژی بەڵێ باوکی گوڵەباخ سپاس بۆ تۆش تەحسین لە تەکیە فەرموو کای تەحسین فەرموو ئەلو مەرحەبا سەر چاوم دەستخۆشی بەرنامەکە و لێکەم بەڕاستی بەرنامەکە و تەوەرێکی زۆر زۆر باشە ئەمڕۆ دەربارەی ڕاگرتنی نەوت کە هەرێمی کوردستان ڕاگرتووە من دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەس بەڕاستی نەوت ڕابگیرێت و ڕانەگیرێت بە ئێمە چی فەقیر چی
لیترێکی بنزین گەیشتە 1000 دینار ئایا لەم وڵاتەیە لە باتی بنزین ئاو زۆرترە لە وڵاتەیە لیترێ بنزین بە 1000 دینار لێتر ڕابچیگەت و ڕانەکیکرد بە ئێمە چی من کەم پرسیارە لە تۆکەم تۆ جادی من دەرەوە لێرە خاوەن ڕایینی مەکاکی تاسین جابی تۆ لەلایەن بەرپرسەکانەوە بەرپرسە پەیوەنددارەکان هیوادار ماوەن گیان لە تۆ بێ ئەوان بەرسبی تو بدەن لێرە من کەسیشێ دێتە سەر شاشەکەی جەناب یاریێواگە دەڵێڵێ نەوت بڕایان نەڕۆن ئەکرێمە پرسیار بکەین ئەکرێ پرسیاری جادەیە پرسیار بکەین بەڵام ئێمە وەڵام لەلایەن بەرپرسەکانەوە پرسیارەی ماکەین ئێستا شاڵێم بەڵام بەرپرسەکان بێگومان وەڵامی پرسیارەکانی من و هی توش لەلایەن بەرپرسە پەیوەندیدارەکانەوە بەرحاڵ سپاس بوو بەڕێستان ئەحمەد لە شاری سلێمانی فەرموو کام کاتۆ باش سەرچاوم کاک ئەحمەد کە زۆر سپاس ئەو برادرانە بەڕاستی کە تەلەفۆنەکەن ئاەنەیە ڕاستیەکان بشێوێنن حقەتەکان ناڵێن کۆمەڵێک گەشتمان پێفرۆشتنەوە لەوانە مالشی دیکتاتۆر و شۆڤێنی و عەرەب وایە وازان ئێمە لە دانیشتوون ئێمە هەمومان دۆستی عەرەبین کە ڕخنە لە حکومەتی هەرێمی کوردستانەگرین سەبارەت بە نەوت کاچی من جارێ یەکەم نەوت نەوەستاوە نەوت فرۆشتن نەوەستاوە من دوێنێ لە برایم خەلیل هاتمەوە ڕۆژی 2000 تەنکەر بەرمیل نەوت هاتێتە تورکیاوە لە منتیقەی لە حاجی عمران و لە پەریسخانیشەوە بە هەمان شێوە واتە بە پێی ئەو ئامارانە کە لە بەردەستی منایە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت دووبارەیەکەمەوە 100,000 بەرمیل نەوت بە تەنکەر لە برایم خەلیل و حاجی عمران و لە پەریسخانەوە ئاودیوی سنوورەکان دەکرێت ئەیا بەڵگانەی ینی تەزبیت کراون بەڵێ تەزبیتکراون کاکە خۆتان بڕۆن تەنکەرەکان بژمێرن حیاتم تۆ خۆتان کەناوی ئەنارتی ئەو حقەتە باشتان بڕۆن کامێرە بنێن سەحودەکان بزان چەند تەنکەر ڕۆژانە ئەڕوات خۆ بە چای خەڵکەوە بابە ئەمە شتێک نییە بوختانکەی ئازیزەمە وڵاتی خۆمە ئەوە نەوتی منە ئەفرۆشێ بۆیە کە ڕەخناگرم حەقی خۆمە وەکو حاڵەتێ لەسەر ئەم ئەرزیەم نیشتیمانە حەقمە برسم سامانی ژەرزەی وڵاتەکەم چی لێت ئەمە یاریکردنە مقدراتی ملەتێک 100,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە ئەفرۆشێ زیاتر ئەمە بیکە پارە ساڵانە ئەکاتە نزیکەی 4 میلیارد دلار 4 میلیارد نەک ملیۆن 4 میلیارد دلار کە ئەکاتە نیوەی ئەو بودجەی کە ساڵانە لە بەغاوە هەرێمی کوردستانەوە کاچی من بمبورە با حقەتێک بڵێم ئێمە ئەڵێن بەڵێ مالێکی پیاوێکی دیکتاتۆر و شۆڤێنی و ئیش بوو خەڵکی خۆیەکە هیچ حەقیشی نییە داهاتی ئێمە بڕێمادایان بەشێکین لە عێراق بەڵام بێ ئەو حقەتە بزانین ئەگەر ئەو بودجەیە کە ئێستا لە عێراقەوەیەت ئەو بودجێ ئا بە مۆڵی نایەتە هەرێمی کوردستان قەت دیار نابوو زۆر بەداخەواڵم ئێستا وام لێ هاتووە بەڵام سپاس بۆ عەرەب و بۆ حکومەتی شۆڤەنیستی بەغا کە بودجەکەم بۆ نرە ئەگەر بێت و ئەو بودجێ لە کوردستان بۆ هیچی دیار نابوو زۆر سپاس بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان هەمووتان ئازادن چون سەرنجی خۆتان نیشان دانێمە لێرە تەنیا خزمەتیەوەکەین سپاس بۆ بەڕێستانیش ئەحمەد لە شاری سلێمانی فەرموو کاک ئەحمەد باوکی ڕاست ئێستا لەسەر هێلا بەڵێ باوکی ڕاست سڵاون لێبێ فەرموو لە خزمەتدان فەرموو بگوڕە بەڵێ سڵاون لێبێ بەڕێ سەرچاوم بەڕێزم بەنسبەت گرفتی ڕاگررتنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا بۆ ئەوە دەرەخات کە زۆربەی کێشاڵپەرسێراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا دیارە چارەسەر نەبووە لەوانە گرفتی نەوت لەوانە مادەی 140 و زۆر مادەی تر بەداخەوە کە تا ئێستا بە هەڵپەرسێراوی ماوەتەوە ئەوەی من بە پەسەندی ئەزانم پێویستە ئەو شتانە بە شێوەیەکی ڕەسمی گفتوگۆی تیا بکرێت لەگەڵ بەغایە و ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی باش بەشداری تێدا بکە و ناوخۆی هەرێم بە ئۆپۆزیسیۆن و هەردوو پارتی دەسەڵاتدارەوە نێوخۆی هەرێم ڕێک بخرێتەوە بەڵام بەداخەوە بە شێوەیەکی گشتی نەوت لە عێراقدا و بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا داهاتەکانی خەڵکی هەژار سوودی لێ نەبینیوە و هیوادارین لە مەودووە ئەو داهاتانە بە شێوەیەکی شەفاف بە تایبەت لە کوردستاندا لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندا بەکار بهێنرێت و خەڵکانی کەم دەرامەت سوودی لێ ببین من سپاس دەکەم بەڵێ سپاس بەڕێزان زانانوار لە تەقتەقەوە نووسێ ناوتی ئەم هەرێمە کەس نازانێ بۆ کێ چێت و گیرفانی کێ بەڕاستی دەبێت شەفا بێت ئەم هەموو سامانە لە وڵاتەیە بەهەدەر دەرەوە هەروەها ڕزگار گۆرانیش ئەڵێ بەڕای من کارێکی باشیان کردووە هەروەها مستەفا تاریقیش نووسێ لە کوردستان پێشبینی هەموو شتێک دەکەن بۆیە لەم ئاساییە کە ناوت بە خۆڕایش بفرۆشێ ئەکرەم لە هەولێرەوە فەرموو کاک ئەکرەم دوا پەیوەندیە فەرمووە کە بە کورتی ئەو کاتت باش سەرچاوم من پێشێکی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەڵێ چونکە بەڕاستی نووری مالکی هیچ لە 100% کەمتر نییە
ئەگەر من پرسیارێک لە جەنابەت دەکەم پێت وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نفتەکەی بە تەواو بنێری بۆ نوری مالکی هیچ کێشەیەکی لە هەرێمی کوردستان نییە بە پێچاوانەوە نوری مالکی کابرایەکی تەکڕەوە ئەوێت وەکو سەدام حوسێن و بەشار ئەسەد لە عێراقش هەمان سیستەم هەمان کار بکاتن بۆ گەلی کوردستان من دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم دوام ئەو کەسانەی ئەوێن کە هیچ پارەی نەفت و بودجەی کوردستان دیار نییە من نازانم زۆر بەڵامەوە سەیرە بۆچی دیار نیوە بۆچی هیچ نەکراوە ڕاستە کەم و کورتی هەیە لە بودجەکە و لە چێنش ئەو کار هەر دەکرێتن بەڵام من زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم حەزەکەم بە توندی بەرپێکی ئەو کارانەی نوری مالکی و بەڵێ کاکەکرم سەرنجا تا گەیشت گەلێک سوپاس دیارە دوا پەیوەندی بێژان میویدارین ئالین پەیوەندیدار گۆهداریە جادە کوردستانی کردبێت لە سەر ڤیتاوەری گەلو چ بێتەکردن و پێویستە چاوە سەرنجا vêca dijî bêtir berçavkirtinî vîdarîn berpirsên peywenîdar guhdarî kirbe heta sibê tewereke germtir dam xizmeta dabîn her şad û baxtar binê ber baş